بێگومان بەرپرسی یەکەمبوونی ئەم کاروانە ئیسلامیە بەڵێ لەلایەکەوە تەشریفە بەو واتایە کە بەپێی ئاەتەکە کە دەفەرمێت وەجعەلنا لیلموتەقینە ئیمامە. بەڵام بەڕاستی من زیاتر باری تەکلیفی تێدا دەبینم و باری ئەرگداری و بارقورسی تێدا دەخوێنمەوە. پێم وایە ئەگەر ئێوەی بەڕێز ئەو برا خوشکانە کە تەشریفتان دانیشتووە ئەگەر برای خۆتان ببوێرن لەوە کە چی دی ئەو کۆڵم لە کۆڵ نەبێ ئەو ئەرکەم لەسەر شان نەبێ بەڕاستیم سوپاستان دەکەم و خۆشتان شارەزای طبیعەتی برای خۆتان هەن شتێک لە دڵم دانەبێ بە زمان بۆ من ناگوترێ و ناشێڵێم. من بە دڵ پێتان دەڵێم ئەگەر برای خۆتان ببوێرن لەوە کە چیدی سەرپەرشتی کۆمەڵی ئیسلامی نەکەم وەکو کەسی یەکەم دەستم کراوەتر دەبێ کە هەم بۆ کۆمەڵی ئیسلامی هەم لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی ڕەنگە زیاتر بتوانم ڕۆڵی خۆم بژێڕم، ڕۆڵ فیکری، سیاسی، پەروەردەیی، بانگەواز و مشور خواردن و حەقیقەت ئێمە خۆمان لە بەرامبەر ئەو کۆمەلگا و خەڵکی خۆماندا بە پرسیار دەزانین. بۆیە ڕەنگە دەستم کراوەتر بێ بوارم زیاتر بێت. هەڵبەتە کە ئەوەش دەڵێم مەبەستم خۆگرانکردن نییە لەسەر کەس، چونکە ئێمە هەمومان دەبێت سوپاس و ستایشی خوا بکەین ئەگەر کارێکمان بۆ ئیسلام لەدەست بێت، کارێکمان بۆ ئەم کۆمەلگای خۆمان لەدەست بێت بەڕێی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە شانازیە و من زۆر سوپاسی هەموو لایەکی دەکەم کە متمانە و ئومێدی خێر بە برای خۆتان دەکەن. بەڵام پێم خۆشە کە ئەگەر بگونجێ و پەک لەسەر من نەکەوێ حەقیقەت پێم باشە برایەکی دیکە ئەو ئەرکە بخاتە سەر شانی خۆی